الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، لەم چەند دقیقە لە خزمەتی ئێوەی بەڕێزە باس لەو کردوانەکەین کە لە مانگی محەڕەمە زۆر خێرە و خێردارە و پیرۆزە. یەکێک لەوانە ڕۆژوگرتنە. پێغەمبەری خوا لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێت: أفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم، وأفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل. حەدیثێکی صحیحە پێغەمبەری خوا ئەفەرمێت گەورەترین ڕۆژوو، خێردارترین ڕۆژوو، باشترین ڕۆژوو لە دوای ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز ڕۆژوگرتنی مانگی محەڕەمە، و باشترین نوێژ لە دوای نوێژی فەرض شەو نوێژکردنە. ئازیزان و خۆشەویستان، ئێستا لە مانگی محەڕەمین. ئەم مانگە هەوڵ بن زۆر تیا بەڕۆژون، بە تایبەت ئەوان نزیکی تاسوعا و ئاشوران، بەیانی سێشەممەیە و دوو بەیانی چوارشەممەیە. ئینشاءالله خوا مانگەێنێ بە خزمەتی ئەو ڕۆژانە کە دوو ڕۆژی پیرۆزن. پێغەمبەر بە تایبەت باسی گرتنی ڕۆژی ئەو ڕۆژانەی کردووە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم: ئێوە لە ئاشورادا بە ڕۆژوو بن، چونکە من وا حسابی یەکەم لەسەر پەروەردگار کە ڕۆژووی ڕۆژی ئاشورا بکاتە کەفارەت و داشکاندنی گوناهی 1 ساڵ لە تاوان. ئەمە حەدیثێکی صحیح ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە لە ئەبی قەتادەوە. و هەروەها پێغەمبەری خوا خۆی ئەمری بە ڕۆژوگرتنی ڕۆژ ئاشورا کردووە و تیایشا بە ڕۆژوو بووە و فەرمێتی: وەلئین بەقیت إلى عام لأصومن التاسوعا. رواه مسلم. ئەفەرمووی ئەگەر بمێنم ساڵەتر من لەگەڵ ڕۆژی ئاشورایشا تاسوعایش، یعنی ڕۆژی نوێمیش لەگەڵدا بە ڕۆژوو بم، ئەنجا دێمیش بە ڕۆژوو بم. لە حەدیثێکدا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: صوموا يوم عاشوراء. ئێوە لە ڕۆژی ئاشورادا بە ڕۆژوو بن. پێغەمبەری ئازیز ئەفەرمێت: وخالوا فيه اليهود. ئێوە پێچەوانەی یەهود بجوڵێنەوە تایە، چونکە یەهود بەس ئاشورا و دەیەم ڕۆژ تایە بە ڕۆژوو بن. صوموا قبله أو بعده. یا لە پێشەوە بە ڕۆژوو بن ڕۆژێک، یا لە دواوە لەگەڵیا بە ڕۆژوو من ڕۆژێک. یعنی ڕۆژی نوێم بە ڕۆژوو بە لەگەڵا و ئاشورا دەیەم ڕۆژ بە ڕۆژوو بە، یان دەهێم بە ڕۆژوو بە و یانزەش لەگەڵیا بە ڕۆژوو بە. ئەمە یەکێکە لەو کردوانەی کە لە ڕۆژی ئاشورادا و تاسوعادا زۆر خێرە و زۆر باشە کە ڕۆژوگرتنە. ڕۆژوگرتن لە مانگی محەڕەمە زۆر خێردارە. خۆشەویستان و بەڕێزان، جا ئەو کەسانێکەوە ئەتوانن بە ئاشورا بگرن لەگەڵ تاسوعادا، ئەوانەی کە یا لەگەڵ مەسەلەی یانزەهەمینە، یا هەر ناتوانن بە ئاشوراکە بگرن، چونکە پێغەمبەری نازدارمان ئەفەرمێت: صيام يوم عاشوراء أحتسب على الله أن يكفر السنة التي قبله. براسي ڕۆژی عارفە، ڕۆژی عاشورا کەفارەتی 1 ساڵ تاوانی عەبدە، گوناهی سەغیرە نە گوناهی کەبیرە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.